بەزە و زەگا زۆر وەک دۆلارە ناو دەستە لەکردن فرۆشتنی حساب کە زێرەوە ینی بای چەندی بردیتی وڵای تو حساب کە 100 تقریبا عندە کاتن 11 وەرەقە بەسەرێ خانی کامل بردرایە لۆ پێوە دیارە و تەسیری کردیە کە من بە دوو مانگ هەندێک ئیشکەمە دەتوان پارێ و زەگەی پڕکەمەوە ئەگەر لۆ مار و منداریتی بڕواو کە فەقیرن لە مارێ هیچ نانیان نییە و هەر ئەو زەگەی منە وەڵا گەردەنی ئازار هەیە زەگەکمان دەبا زەکە دەچی بە 5,000 دەفرۆشتەوە ئەگە بێمرە 10,000 دێ بەخوای دەیدێنێ وڵای کێشەی ئێمە ئەوەیە ئەمە نەزارین لێرانە شەوێ برین بە ڕۆژ زەگمان هینا ڕۆژی شەموویکە یعنی دەکا ئێستاکە ئەوڕۆ چەند شەمە ئەوڕۆ سێ شەمە دەکات 11 ڕۆژ پێش ئێستا ئەمە زەگمان هینا بە ڕۆژ لە تانی ئەوڕۆ هینامان ئێوارێش هینامان کارواندارێکمان فڕێدا ئەوەدارەکە دیارە لێرە پێشی ئەوەی خانەکە بگری لۆ بەحساب نەیبن بەس تقریبا 115 زەگ دەبوو ئێستا 12 زەگمای یعنی تقریبا لە 100 بەسەرەیە کەمتر نییە لە 100 ئەوها ئەو چەندی بەو جەگانە وڵای ئەو جەگانە زەگ 11 دلاری هەیە و 12 هەیە و ئەوها بۆ وڵای ئەمن بە 11 ڕوبعکەم کڕێ لە خۆم بەس ئەخە سعری ینی بای چەندی بردیتی وڵای تو حساب کە 100 تقریبا عندە کاتن 11 وەرەقە بەسەرێ 11 وەرەقە بەسەری زیاتر کەمتر ینی خەڵکی تریشان دزی وڵای خەڵکیش بردرایە بەس وەکو من ئەوەی بزانم یەشکەش لە خوارمەوە دەری 8 لێ بردرایە بەس هەفتەی پێشەمە بوو ئەو هی هەفتەی پێشەمە بوو هەردووکمان لە مکافعەیە ناومان هەیە و شکاتمان کردیە بەرێ وڵای کامیرە ئەمە ئەوەی کە تمشاتێکی بۆ مەرانەمە گۆ مارێک لەوێنەرەیە کامیریان نییە هەتا زادەنیە و نەزەم زادەی ڕێستی ئەو لەوانەیە ئەوکان هەیە نووسنگەکان هەیە میدەنا وەکو کامیرەی کە نییە وڵای ئەمە لە بابم وەکو بام خۆمنا لە 79 دارمان هەیە بەدەم لە 80 ساڵی 81ەوە لەگەر بام بوویمە نەزار ساڵی 81 هیچ جار دزیتان لێکراوە ئەوان یەکەمین جارە دزیەکی لە شێواز لێوە بکرێت ئەوە یەکەم جارە تاک ڕۆیە لێمانی هەسمان پێکرد زەگمان هەبوو دارمان بزانیت من ئەو دارە نەمایە بردرایە بەڵام کەم بۆ پێوەی دیارە بەس ئەو جار هەر خانی کامل بردرایە لۆ پێوەی دیارە و تەسیری کردیە گوتیت کە هاتی ئەم خانیە هیچ دار و هیچ شتێکی نەمابوو هەمووی صاف کراوە جەگەکان هەمووی براوە هیچ نەمابوو بەس دارەکە خۆی تەختە مختەکە بەس زەکان هەتا جەگە باشەکان بردابوو خراپەکان ها کورت و مرد و نەیان بردبوو زارەزانە دیارە ئەوانە بخۆیان دەزانی عەجزی سارمەتی دەبن یعنی برین 3 مەتری هەیە 2 مەتری گچکایە ئەوان سارمەتەکەیان بردبوو سارمەتی ئەویان بردبوو باشەکەیان بردبوو دەتوێت چی بە ئەو دزە بڵێ ساگە ببینێ لە سوشال میدیا دەتوێت چی پێ بڵێ وڵای چی پێ برێم من نایناسم و نازانم چێ و بەشکۆ من بناسی کێششمان بێگوتی لەگە کەس نیە کاسی بسن سارای سەنە نە کەس دزی لەمە کردی و کەس نەغەدشمان کرد نەغەدشتەمە لێکرا الحەمدلای بەس ئەوە جارە ئەو ئیشەکەەوە هاتیە و نازانی چێە و وڵا ئەمە ئەو ڕۆژی کە دەکا یەکشەمی ئەمە یەکشەم سکاڵەما کردیە ئەو چوونە ئاسایش و مەزان ئاسایشی نازانم وڵا هەیە جاوەی کەن پشت کە ئەوەی قاعی کەریم گوڵانی نازانم ناوی چێندری چوونە مرکزەکەی شورتەی پێنج حسارەکەش گوتی عیدی من نەبڕۆنە ئاشتی دوو عیدی مکافعەیە ئەو زەمە ڕۆژی یەکشەمێ چوم لەوێندرێت تقریبا سعات 11 و ئەوانە سکاڵایەکەمان کرد و لیژنە چ شاد برێم نەهات لیژنە چ شادێرانە گوتەوە ماتۆڕە هی دووتایە هاتیە و گەڕایتەوە ئەوەندە کەشفەکەیان کرد و ڕۆژیان بە ماتۆڕی سێتا کردی والله نازانم بەشکو هاتنەکەی بە ماتۆر بووبی بەس برنەکەی بە سیارشکە بووبی دزەکە کەشفی کردی پێش شەوی ئاسر بۆی مارە گوتیمە تا 12 لە نەنووسین لە پێش دەرکەبووینە مارەکە کامیرانە بەس بخواان ئەو نعمارانەی وێت چۆ لە دائیم لەخوا شێر دەرێ دادنیشتە تا درەنگ گوتی ماتۆرێک هاتووی زۆر دەکرد دووتایە بەس گوتیمە چوزانین چی دێ لە خۆ 100 ماتۆر بێرە دێمە چوزانین کابرستەکە هیچمان نیە وەکو خۆمان تمشاشمان کردی وەکو دەوروبەرە هیچمان نەدیتەوە لە پاژەوەی کەمەچوینەوە ژۆرێ ئەو شتە ڕووی ئەمە ساعت 6 هاتین نەمابوو یعنی ئەو دەرێ 12 ئەمە لێرە بوو هیچ نەبووە ئەمە ساعت 6 هاتین نەمابووە کەواتەکە هەر کامیرێک لە 12 شێ بەسەرێ و هەتا 6 بەیانی هەر زەگەی دیتبی لە سیارەك یعنی حەقا ینی ئەوەی بکەن بزانن کە ئەو جەگە گومانی هەیە کەمەوە ساحبەکەم وەکو ساحبی مەدرم لوندە لە ئوندەیە بردرایە والله ئەمەوە داواکاریمان پێشکەش کردی وەکو سکاڵای پێدرێنەوە کردیتمان و ئەو جاگەر حکومەت یعنی شتێکمان لۆ بکاتنە چمان پێ ناکرێت ئەتەمان داوا لە حکومەت دەکەین ئارێ وڵە داوا لێ دەکەین ئەو دزە بگەیت چلەوانی هەر ئەمە نەبین هیچ کەشی بردبی ئەوەی کە بردە شەنیار ئەو بووبی بەس زۆرە هەتا لە دارە توش زانیتم زەگ بردرایە علی لەوێنەری نەزارێکە خەڵکیشکە تەلەفۆن لە جێژیدا والله ئەوجا من وەکو خۆم نازانم بەزە و زەگا زۆر وەک دۆلارە ناو دەستە لەکردن فرۆشتنی حساب کە زێرەوە یعنی هەر دقەچ تو دەکڕی مەس دەکڕی بفرۆش و عینە کات بە سعری خۆی یعنی ئەوەی زەرەرکەی سەمسە سارەکەیتم بفرۆشم و قازان دەکەم زەرەر ناکەم لە زەکەی یعنی بۆ ئەو جەگە ئاسنا شتێکی جوانە و چاکە بەڕاستی ئیشەکەی ما یعنی ئیشی مەی زۆر باش پێ دەڕوە بەو جەگە يعني سا بيشت دار بو درس فيها نقول درسك استمنات يمكن أو درسك بروك يعني لا لقى أو زكي إيش خوشة والله استا بخود دزاني إيش استا كسعر كان بخواي روجانا نمو نفراني قال ما نزور زال خم ليك دمو هنشيم له دمني تروج سي بينز يعني سريدة دمي يعني سيدة دمي رخم هلون دمي دو كوات توليك دو أجر بمانك ده كان نص هزار يعني مليونك من عندك كمان بدو مانك عندك إيش كم زاد توان باري أو زكي بركمه أون دي بيدي عنده مانك بسري
ئەش بەشت بنان نەخۆم لە ماری ئەو ئەو پارێکی پڕکاتەوە خۆ مارێژە من هەستە خێزانم هەش مندارم هەیە والله سزای ئیزراعاتی تاوایان لەگەر بکرێ بەڕاستی یعنی ناکرێت چکە ئەوەی هەرچی هەبی هەر شەشی بیکات و ئەوانش بیخۆن یعنی بەرهەمەکەی دەکە ئەمە ڕەنجەکە بکەین وانش بەرهەمەکەی بخۆن ئارێ وڵە پێمان خۆشە بەڕاستی ئیزراعاتی تاوایان لەگەر بکرێ و سزای تاوایان بدرێ ئارێ وڵە بە حەق خۆشمان بگەینەوە ئینشاءالله والله گردنەکە ئەگەر لۆ مار و منداریتی بڕوا بکە فەقیرن لە مارێ هیچ نانیان نییە و هەر ئەو جگەی منە وڵا گردنی ئازاد ئەگەر ئەو دزە هەڵبەت داوای پارەی لە تو کرد بەدەت بەرێ دەمدایە بەرێ دەمدارێ وڵی بیگوت چکە من هەزار وەرم دێمزار هەیە دێم زەگەکمان دەبا زەکە دەچی بە 5,000 دەفرۆشتەوە ئەگە بێمرە 10,000 دێ بەخوای دەیدەمێ بەس نەرێ ئەم زەک دەدزمەوە 10,000 لێو هانە بەس دێم برێ وڵی فەقیر دێم ئەو 10,000 بدەمێنە زەکە بەچی بە 5 دەدەمێ لەستەویش بە 18,000 آخر وەنیە ناکا هیچ وڵی پێی خۆشحاڵم و بەخێر بێن سەر چاوم کولو ئەو چاو پێکەوتنی لەگەر ئەنگۆم کردو ئینشاءالله ئەو دەنگەی ئەنگۆ هیمە دەگەێنن ئینشاءالله لۆوەی کە بەرپرسانیش یعنی گیان لێبی ئەوانەی کە مکافعە ئاسایشە شورتەیە بزانی کە یعنی بەڕاستی پێمان خۆش نییە یعنی پایتەخت ئەو هابی یعنی پایتەختی هەرێمی کوردستان برین کە يعني هەرسی لێ دزی بکرێ و نەرژیری بەڕاستی دەخوارم بەخوا من بۆ نسبەت خۆم يعني وەکو ئینشاءالله يعني من پەکم ناکەوی خێرخوازی تەلەفۆنیان کرد يعني لۆی کەوتیان گەت و فەقیری ئەو کە نیوە دەدەینەوە شتانە گوتن ناوەڵی ئینشاءالله حکومەت لۆمان دەگری و بە حەق خۆمان دەگەینەوە داوا ناکەین بیدە یەشکە مەدەمە ئەو دەتێ نیوە 50 زەگمان لۆ بینەوە حەزمان لێیە ئەوەی خۆمان بگەینەوە يعني بە حەق خۆمان بگەین و دا ئەو ماری خۆمان وەگرینەوە